کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاوەڕ من فازڵ وەلیان لە خزمەتاندام و بەشێک لە ئەم بەرنامەی پێشکەشیەوەی ئازیزەکەم ئەو ڕۆیش تەوەرێکمان هەڵبژاردووە ئەوەش ئەم هەواڵانەی چەند ڕۆژی دواییە بوو لەسەر بڕێک ڕێوڕەسم و زیندووکردنەوەی دیاردەیەک و جەماعەتێک بە ناوی هەرچێک لە لای خەڵکە ناوی دەنێن ئیستا بە ناوی مزدور بێ بە ناوی خۆفرۆش بێ یان ماوەیەک زۆر خەڵک بە ناوی جاش ناویان لێ ئەهێنا و بۆیە هەر لەسەر ئەم تەوەرە داوامان لە کاک زاگرۆس خسرەوی بەخێر بێک بۆ ئەم بەرنامەیە. سپاست دەکەم ڕێزم هەیە بۆ بەرنامەی ئاوەڕ و بینەرانی ڕۆژهەڵات تێوێ. کاک زاگرۆس ئەم دیاردەیە کە ئاماژەمان پێکرد چۆن بوو و لە چ کاتێکە سەری هەڵدا؟ لە هەموو بزنەوەکدا لە مێژوو ئەوە دیاردەیە مربوط بە کوردستانی لە هەموو مێژوودا هەمیشەوە بەشێک لە خەڵک جارێجار لە برسان یا لە ترسان فریو دەخۆن دەکەچنەوە سەفی دژمنانی نەتەوەکەی خۆیان و ئەو دیاردەیە لە مێژوودا هەبووە دیارە لە کوردستانیش سەری هەڵداوە بەداخەوە زۆرتر لە دەورەی دوای انقلابی ئێرانی لە ساڵی 1957 وردە وردەوە دەستی پێکرد حکوومەتی جمهوری ئیسلامی بەشێک لە خەڵکی بەباری فکرێەوە فریودا و قەول و قەرارهایەکی لەگەڵدان کە لەباری بتوانن تەوافقێک بکەن لەسەر مەسەلەی حاکمیەتی دین و هەر کەسە دیارە هەڵبژاردننی وان لەسەر مەسەلەی دین بەو جوورە بوو کە پێیان وا بوو کە بەداخەوە کاک ئەحمەدی مفتیزادە ئەو سەردەمەی ئەو فریوەی خواردە پێی وا بوو ئەو زۆرتر مسلمان بێت تا کورد وەوە اختلافی گەورەی کە لەگەڵ مامۆستا شێخ عیززەتی هەبووە مامۆستا شێخ عیززەتی کورد بوو دوایە مسلمان و ئەوە بە بێڕایەکی بردی بۆ شوێنێکەیدی خۆی سەری هەڵنەداوە و بەداخەوە بە وەزعێکی ناخۆشیش و بە بێحورمەتی لە نێو کوردستاندا هەتا لە نێو خودی حکوومەتی جمهوری ئیسلامیشدا بگیرا و ئەو سەر هەڵدانی ئەو جوورە فکرە ئەو جوورە عەقیدە بەشێکی دیارە عەشیرەیی بوون عەشیرەیەک ڕئیس عەشیرەیەک دەکەوێتە کێشە لەگەڵ بزوتنەوەکە خۆی دەچێت پاڵ بە دەوڵەت دەدا و تەواوی عەشیرەکەی دەکێشێ بەشێکی زۆرێ لەوانەیە خەڵکی عەشیرەکەی کە چەکداریوین نازان بۆ کەوتونەوە بەرەیە یعنی فریو دەخۆن بەشێکیان وەڵێت بەمعنی وەی نییە کە خەڵکیێکی وشیارانە و بە ئیدۆلۆژی بە فکر بە عەقیدە دەکەون لەگەڵ دژمنەوەش ئەوەش دیاردەیەکی دیکەیە ئەوانیش هەر ئەو نییەوە ناخۆشە یا شاید بخۆیان هەڵیان بژاردنیەوە خۆشە بگەن بنیوی جاش مەشهور دەبن ئەوانەوەیان هەڵبژاردە بخۆیان. کاک زاگرۆس جاروبەر خەڵکی خۆمان ینی بە کورد بە گشتی ئیسە چ لە پارچەی ڕۆژهەڵاتی کوردستان بێ لە باشوور بێ لە ڕۆژاوا بێ یان لە باکوور جۆرە بیرکردنەوەیەک لەلایەن سازە بێ هەست دەکەن ئەم دیاردەیە تەنیا لە کوردستاندا هەیە ئایا بەڕاستی وایە یا لە نەتەوەکانی تردا لە وڵاتانی تردا هەر بەم شێوازە دیاردەیەکی ئاوها بوونی هەیە؟ هەروە ئیشارەم پێکرد لە مێژوو داوە بوو لە مێژوو زەمانی ئیسپارتاکوس داوە بوو خەڵک هەبوو کە خۆیان فریویان دەخواردیا ئەسەن منفعەتێک هەبوو بۆی منفعەتی مادیە منفعەت فکریە منفعەتێکە کە بۆی خۆی دەچێت خۆی وە پاڵ دژمن دەدا یارمەتی دژمنەکەی دەدا بە دژی نەتەوەکەی خۆی یا بە دژی بزوتنەوەکەی خۆی بزوتنەوەکە ممکن نەتەوەی نییە مزگە تەبەقاتی بێ بەڵام ئەوان خۆیان دەستنە پاڵ دژمنانی ئەوەی کە تعلقیان پێێتی ئەوە سرفان وەک ئیشارەم پێکرد مربوط بە کوردستان نییەوە. تا چه ڕادەیە قیزەونە ئەم دیاردەیە؟ ئایا لەو حەد و ڕادەیە کە ئەحزابی کوردستانی باسی لەسەرەکەن یان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە نێو خەڵکەکە ئابە و جۆرە ڕقیان لێتی بەڕاستی ئەبێ بەم شێوازە ڕوبەڕووی ببینەوە؟ باوەڕ بکە ئەوە مەسەلەی تەبلیغات نییە ینی وەکو تەبلیغات باسی بکەی کە قیزەوەن بوون و ناحەزبوونی ئەو دیاردەیە ئەوە نییە کە ڕێکلامی بڵێنەوە کۆمەڵە تەبلیغاتی لەسەر کردو چون دژمنی ئێمن چون دژمنی میلەتەکەیان ئەوە نییە تۆ چاولێکە لە دەرونێ منداڵەکەیان ئێحساسی غرور ناکە ئیمکاناتێکیان دەدەنێ منداڵەکان دەبن بۆ دانیشگا ئەو منداڵانە کە دەچێت لە دانیشگا ئێحساسی غرور ناکە کە بە جاشێتی بابی هاتوو بۆ دانیشگا دەی تۆ چاویلەکە من سێ چوار شتی سادەت بۆ بڵم کە دایکی پێشمەرگەیەکی فەوت دەکە لە مەهابەت
لە سنەڕا ئۆتۆبوس ڕێ دەکەون دەچن بۆ سەرخۆشی تۆ چاوی دەکەت جاشێک دەمرێت لە سنە جاشەکانی مەهاباتە ناسن بچن بۆ سەرخۆشیەکەی یعنی ئەو هەمبەستەجێکی میلی لە نێو میلەتەکەدا هەیە ئەوە نیە هیچ غڕورێکیان تدانێوانە هەموو کەرامەت و غڕوریان شکاوە بۆ خانەوادەکەیان ژنەکانی افتخار ناکەن منداڵەکانی افتخار ناکەن تۆ چاوی لێکە خانەوادەی شەهیدێکی کۆمەڵەیە شەهیدێکی کە لە نێو بزوتنەوەدا شەهیدێکی دموکراتم خەڵکەکە لە ناو بازار احترام بۆ دایکیان دادنێن بۆ خوشکیان دادنێن بۆ برایان دادنێن ولی ئەوان جگای ڕێز و حرمەت نین وەوە غڕوری خۆیان شکاندو بۆ خۆیان کە فرێشتە بەڕاستی خۆ فرۆشیەوە بەداخۆ بریاوان نەبایە بریا بزوتنەوەی دیاردەی وای سەری هەڵ نەدابایە و هیواداریشم بەرە ئەوە بڕۆین کە وردە و دیاردەیەکەم بێ بزوتنەوەکەمان گەشە بستێنێ و ئەوانە هەموویان بکەونەوە پاڵ نەتەوەی خۆیان و ئەو سەرشکستە جێ و ناخۆشیە بۆ نەوەی داهاتوی خۆیان بۆ منداڵەکانی خۆیان دەستە بەر نەکەن. باشە کاک زاگرۆس ئالەم ڕۆژانەی ئەخیردا خەریکە جمهوری ئیسلامی کەوتوتە جموجۆڵێک و ڕێو ڕسمی بۆ ئەگرێت و لە هەر کام لە شارەکان سمینارێک و خەڵکی کۆوە کاتەوە و جلی تایبەت و یەک ڕەنگە کاتە بەری خەڵکەکەوەوانە کە بەڵێ ڕێو ڕسمی بە ناوی پێشمەرگانی موسڵمانی کوردیش ئایا ئامانجێک هەیە لە پشتی ئەم بەرنامانە؟ من ئشارێک باش بێ فەرەجی ناوێکەیە کە بێ مساحبیان لەگەڵ کردبوو لە مقابلەیەکدا کە دیکا بۆ خۆی و چەند ڕۆژ لەوە پێش دەڵەوە یەکەم جارە زۆر سێ دەکەم ڕێزیان لێ گیراوە دەوڵەت هاتۆ ڕێزی لێگرتوون دەوڵەت هاتۆ کۆنگرەیان بۆ ساز دەکا و ئەو دیاردێ بۆچی دروست لەو وەختەدایە بۆچی ئەو چەندین ساڵەوانە پیاویوان بوون خزمەتیان پێگرتوون خەڵکیان بۆ کوشتون کەرامەتی خۆیان پێفرێشتون هاتوون لەگەڵ میلەتی خۆیان کەوتونە شەڕ و کاریشیان بۆ کردوون خەڵکیان بۆ بەگرتن داون خەڵکیان بۆ کوشتون خەڵکیان بۆ ینی پێشقەراوڵی سوپای پاسداران بوون جگایان پێنیشان داون گوندی لەو دیهاتیان دەناسی بە دویان کەوتون و پێشیان هاتوونە پێشە و هەمیشەش بە پێشیان دەدەن بە پێشیان دەدەن حکوومەت بەرنامەی مهم نییە لە هەر لایەکی بکوژە بووی بە خازانج بوو چون هەر کورد بوو دەکوژرا بۆی زۆر مهم نەبوو کە جاشکایانی هەمیشە لە سەفی شەڕی ئەو دەورانی کە شەڕی پێشمەرگایەتی بە تۆ دیاردەی سەفی ئەووەڵان جاشەکان هەندەنارد و بەڵام لەو بۆچی لە ئاخردا کۆنگرەیان بۆ دەگرن بۆچی من پێم وایە وەزعیەتی خودی حکوومەتی جمهوری ئیسلامی گەیشتۆ بە جگایەک تۆ دیوتە ئەلانەکە نەخشەی دنیا چاولێکە هێزێکی گەورەی بردو بۆ یەمەن هێزی لە سووریە بخۆی دڵ 6,000 کەسم بردو بۆ لە سووریە هەیە ئەو هەموو فەرماندانەی لێوە کوژراوە خەڵکی کوردی لە کرمانشا و لە دەور و بەریسنەوە لە شاریەکانی دیکەدا لە دیارە لە سەر تا سەریانە بردووە بەشێک لەوانەیە چەکدارەکانی خۆشی لە نەوکو بەشی کوردستانەکانیش هەڵدەکە دەبا دەیبا بۆ سووریا لێ بە کوشتێن دەدا لەوێ ئەلان پاشەکەشە خەریکە دەکە هەر ئەلان تەوافقاتێکەیە ممکنە تەوافق بکەن کە بەشار ئەسەد لاچێ و پشتی ئێران بۆی دەشکێت دەبێ و هێزە بگەڕێتەوە ئێران خۆی خەریکە کۆکاتەوە بۆی سەختە خۆی کۆکاتەوە لە لوبنانێ لە سووریە لە یەمەن ئەو پاشە کشەی کە دیکە دیارە دەبێ بەهێز لە نێوەوە بەهێز بێ لە نێوە دەستی کردو بۆی کە دووبارە بە خۆیدا بچێتەوە خەڵکی خۆی ئەها ئەوانە کەسانی من کە کاریان بۆ من دەکرد پێویستم بەوانەوە دووبارە ئابدەیتێکیان بکەمەوە دووبارە تازایان کەمەوە دووبارە بیان هێنمەوە و کۆنگریان بۆ دەگرێت بۆ خۆی ئاغای فەرەزی دەڵڵی یەکەم جارە پاش 37 ساڵم کۆنگرم بۆ گیراوە بۆچی ئەوە دەکا ئەم بە بڕوای من دەورێکی دیکە دەیەوێ دەمە زەردیان کاتەوە تیژیان کاتەوە بە خاترێکە نیگەرانی وەکە ئاخێزەی کوردی پەیدا دەبێت تۆ دیتت هەر لەو چەند ڕۆژەی مەهابادێ لە حادسەیەکی نەخوازراو لە حادسەیەک بوو کە بالاخەرە ئاوە خەڵک هاتنە نێو خەیابانەکان ئاوە خەڵک خۆیان ئێترازی خۆیان نیشاندا لێرەدا ئەوانیش پێویستیانەیە کە کەسانێک بێن لە سەفیواندا یارمەتیان بکەن و بۆیە تازان دەکەنەوە بۆی بانجیان دەکەنەوە باشە کاک زاگرۆس ئەم جەماعەتە بیر لەوە ناکەنەوە هەر لە ساڵەکانی هەفتا بەرۆمەوە هەفتای هەتاوی
زۆرێکیان لیان تەسبی حساب کرد و کارتێکیان پیان داوتیان بچن لە ماڵی خۆتان دانیشن یعنی بڕوا بکە خۆ هەمومان لە شارەکانی خۆمان لە دەوروبەری خۆمان لە کەسی نزیکی خۆمان ئەگەر کەسێکیان تیا بووە بینی ومانێتتر دڵنیا نەبوون دیان یعنی سیقیان پیان نەکرد کە کاریان پێ بسپێرن بۆیە خانە نشینیان کرد ئەمانە بیر لەوە ناکەنەوە کە هەروەها ڕوبەڕووی ئەو شتە ببنەوە هەر ئاوایە داهاتوویەکی تاریک بۆوانە هەیە بەداخەوە دەبێ ئەوان هەموو فکرەوە بکەنەوە کە داهاتوویوان تاریکە داهاتووی مناڵەکانیان تاریک دەبێت لەبەر ئەوە دەورێکی بۆچی فکر ناکەنەوە بە بڕوای من زۆرتر ئێستا ئەو منفعەتە مادیانە هەرماوە ئێستاش حکوومەت دەسەڵاتی زۆرترە بەسەر پارەدا بەسەر قودرەتدا بەسەر هێنان هەتەوە هەتا منداڵی خۆت کە دەچێتە دانیشگا مناڵەکەی دەباتە دانیشگا منداڵەکەی بەسەر سەری ئەو هەموو خەڵکە بە ئیستعدادە ئەو هەموو خەڵکی کە بە نبوغی خۆی بەس توانایی خۆی دەتوانێت چ دانیشگا و پێشیان دەدا هەر بە خاتریەوەی کە باوکی جاشە ئیجازەی پێدەدا یا باوکی مەسەلەن پاسدار بۆ لە کوێ دەیبا بۆ نێوێ ئەو حەقی تەقدمە بەوانە ئەوانە هەموو امتیازاتێکی مادیە بەوانە فریویان دەدەن ئەو دەورە فریوە کۆتایی پێدی ئەوانە دەبێت فکر لە ئایندەی خۆیان بکەنەوە کە سەرکەوتنێکی ئاوا منداڵێکی ئاوا دانیشگاتەوە کە غروری نامێنیە ئەگەر بۆشی بووبێ بە دانیشگاشی تەواو کرد غروری شکاوە ئایندێکاوە لەبەرەوەی جێگای وەیە من دەورێکی دیکە بەڕاستی بەخۆیان دابێنەوە ڕێگا ئاوەڵەیە ئەوتان لەبیر بێ کە دەبێت فکر لە داهاتی خۆیان بکەنەوە ئەو حکوومەتە نامێنێ ئەو حکوومەتە دیارە توولانی بوو دیار بوو درێژەی خایان 37 ساڵە بەڵام قەتعەن ئەوە بزانێ مێژوو نیشانی داوە جەمهوری ئیسلامی دەچی خۆی نامێنێ و ئەوانە خاناخات دەبێت تەسبیح حسابێک لەگەڵ میلەتەکەی خۆیان بکەن هەتا زۆ بگەڕنەوە تا دەستیان زۆرتر خێناویتر نەبووە تا دەستیان زۆرتر پیس نەبووە زووتر بگەڕنەوە چون زۆر کاری خراپتریان پێ دەکەن کارە پێ ئیوایە کە بەڕاستی ئێستا خەڵکی نەکوشتەوە ئیوە هەرچەکی وەڵگرتنی گەهبانی داوە لە هەرجگایەکی ئەوانە ڕێگایان هەیە کە بتوان بگەڕنەوە بکانە دەست هەڵگرن لە جەمهوری ئیسلامی نێو سەفی میلەتەکەی خۆیانەوە پشتیوانی لە میلەتی خۆیان بکەن بەڵام ئەوەش دەبیر بێکە هەر سرفەن میهرەبانی و باوەشی گەرمی هێزە شۆڕژگێرەکان نییە کە ئەوانە دەگرێت ئەوە بزانن کە هەڕەشەش هەیە بزانن کە ئێمە مەجبورین لەبەرەوەی کە ئەو دیاردەیە وا پەرەنەستێنێ بلەخەرەوانە بەشیان دەبێتن بێ بکرێن ئەوانە دەبێن نیگەرانی وەش بن هەر ئەوە هاسان نییە یعنی هاسان نییە تو ملەتەکەی خۆت بەجێ هێڵی خیانەتی پێ بکەی بچی بەروێ بێ خەڵکی بۆ بپوژی بۆ دژمنەکانت و ئەو دەم هەروە لە هەموو محکەمەیەک و لە هەموو دادگایەک نەجاتت بێ کاک زاگروس لەم تقریبا ئەگەر بڕوونی لاپەڕەیەک لە سایتەکان لە ڕۆژنامەکان ئەگەر چاوێکی لێ بکەین ئیتر ئەگەر یەکلای بکەینەوە لە 2023 بەرەوە ئەملاوە لە باشووری کوردستان لە زۆربەی شارەکان خۆپیشاندان کرا دژ بەو کەسانەی کە کاتی خۆی ناوێن مستەشار بوو هەر بەو ناوە خزمەتی حکوومەتی باسییانە کردە و کات دژ بە پێشمەرگەی کوردستان ئیسایش هەر درێژەی هەیە خۆپیشاندانەکەن و ئەڵێن ئەبانە ئەم کەسانە ئەبێ محاکمە بکرێن ئایا هەر بەم شێوازە نابێ ئەمیش ڕوون بکرێتەوە بۆ خەڵکەی لای خۆمان ئەو کەسانەی کە خەریکن خزمەت بە حکوومەتەکەن کە ڕۆژێکی وەها ئەگەریش تەنانەت حزبەکانیش بە جۆرێک بتوانن یعنی بگەینەوە قەناعەتە کە بەڵێ ئێمە ئیتر لەمە بەولاوە کارمان بە ئێوە نیە بەڵام هەر خەڵکەکە یەقیانەگرن و داوای محاکمەیانەکەن قەتعەن دەبێ وا بێت ئەفریقای جنوبی چاوی لەکرد باسەوەی دەکات دەڵە دەبەخشین بەڵام فەرامۆش ناکەین نابێ فەرامۆشش بکەین کە دەبێ فەرقی هەبێت دەبێ شکوهێکی کە هێزێکی شۆڕژگێر کەسی شۆڕژگێر کەسی کە هەموو ژیانی خۆی داناوە لە پێناو ڕزگاری نەتەوەکەی لەگەڵ کەسێکی هەموو ژیانی خۆی داناوە بۆ کە خیانەت بە نەتەوەکەی بکە نابێ فەرقێکە بێ نابێت جگایەک کە بێ محکەمەیەکی عادڵانە هەبێت چاوێک لەوانە بکە نابێ ئەو غرورانە پێکەوە مقایسە بکرێن یعنی هەروە هەسان بێ تۆ هەموو هێزی خۆتدانی تەواوی گیانی خۆ تەواوی کەرامەتی خۆتدانی بفرێشی بە دژمنێکت بە دژمنێک کاتسترت لەگەڵ کەسێکی شۆڕشە دەکات کەسکە بۆ عەداڵەتی کۆمەڵایەتی خەلیکی خەبات دەکات بەرامبەر ڕاوستاوی بەرامبەر ئەو ئینسانان ڕاوستاوی کە منداڵی وڵاتی خۆتن بەرامبەر کەسێک ڕاوستاوی کە واقعەن دەیانوێت دنیاکی بۆ سادە بۆ تو خۆشکە دنیاکی ئاسان بۆ تۆ سازکەنەوە کاک زاگۆ زۆکو دوایین پرسیار کە مەجالەکەشمان خەریکە دوای تێت
ئالەم کاتەیە کە ئیتر ناوی پێشمەرگە بەگشتی ناوی پێشمەرگە ناوبانگێکی دەرکردووە لە ڕاگەاندنەکانی هەموو دنیادا و لە زۆربەی وڵاتەکانەوە تەنانەت لە پارلمانەکانە و بە تایبەتی تریش لە کۆنگرەی ئەمریکا خەریکە باسێکرێتەوە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ لەگەڵەوان تێکەڵی معاملات بوون و یارمەتیان بکەن. ئالەم کاتێک کە ناوی پێشمەرگە ئاوەها سەرکەوتووە کۆماری ئیسلامی چه ئامانجێکی لەیە کە خەریکە ناوی پێشمەرگانی موسڵمانی کورد زیندووکاتەوە بۆچی خەریکی ئەو کارەیە؟ ئایا بەم شێوازە ئەتوانێت ناوی پێشمەرگە بهێنێتە خوارەوە؟ شتێک دەبێت بزان کە جمهوری ئیسلامی زۆر شیارانە لەسەر مەسەلەی تەبلیغاتوانە هەمیشە کاری کردو و ئەو دەورەش کاوانیزنەوەنیە بۆ یەکەم جارم کۆنگرەیان بۆ ساز دەکات و هەر بە ناوی پیشمەرگانی موسڵمانمەنیەوی پێشمەرگە دووبارە دەیەوێ ناوی پێشمەرگە ئەو شکوهیچ کە پێشمەرگەیەتی گەورەی کە پێشمەرگە هەیەی و وەک جەنابەت ئیشارەت پێ کرد لە دنیا بەڕاستیانان هەر کەسێکی لە دەرە ڕادێت زەن هەموو کەس هەموو ئوروپایەکەمە هەموو ئەمریکای خەریکە نێوی پێشمەرگەی زانیوە. لەبەرەوە بۆ ئەوەی کە سوکردنی ئەوەی بتوانێت بە جوورێکی نەخشێکی هەبی بۆکە ئەوەی سوکەوە بڵێ ئێمەش هەمانە پێشمەرگە ئەوەش نەوعێکی دیکە لە پێشمەرگەیە ئەو بۆی بەڵام ئەوە بۆی ناچێتە سەرێ خەڵک جمهوری ئیسلامی ناسیوە خەڵک دەزانێ پیشمەرگانی موسڵمان هەمان جاشەکانن و جاشن و هیچ ناوێکی دیکە غەیرە زوەی لایقی ئەو گروپە نیە بەداخەوە زۆریاوانە بن. زۆر سپاس بە ئامادەبوونتان. سپاستان دەکەم. سپاس لێوەش کە هاوڕێمان بوون. هەتا کاتێکی تر و بەرنامەیەکی تر هەر شاد بن.